ابن عمر عبد الله كري عمر رضای خواه لبيت دفرميت لقل پیغمبری خواه دابوم صلى الله عليه وسلم پیاوێکی ئەنساری سلامی لە پێغەمبەر کرد وفرمووی يا رسول الله أي المؤمنين أفضل کێ لە ئیمانداران چاکترینیانە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرمووی أحسنهم خلقا ئەو کەسەی ئەو ئیماندارەی کە ڕەوشت و ئەخلاقی جوانترە ڕەوشت و ئەخلاقی جوانترە ئەوە چاکترینی ئیماندارانە بەڕێزانم کۆمەڵی فەرموودەی زۆر هاتووە و وارد بووە لە پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم دەربارەی ڕەوشت جوانی و ئەخلاق و صفات بەرزی لەوانە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت البر حسن الخلق خێر چاکە ئەوەیە کە ڕەوشت و ئەخلاقت جوان بێت فرمودەیەکی تر پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة أحاسنكم خلقا لو کەسانەی کە خۆشەویستترینن و نزیکترین کەسن لە مەجلسی منەوە لە ڕۆژی قیامەتدا ئەوانن کە ڕەوشت و ئەخلاقیان جوانترە خاوەن ڕەوشت و ئەخلاقێکی بەرزن کەواتە هەرچەند ڕەوشت و ئەخلاقمان جوان بێت و صفات و ئەخلاقمان بەرز بێت خۆشەویستترین لای خوا و پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم و لە ڕۆژی قیامەتدا لەو کەسانە دەبین کە نزیکترین کەسن لە مەجلسی پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم فرمودەیەکی تر پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت ما من شيء أثقل في الميزان من حسن الخلق هیچ شتێ نییە قورستر بێت لەناو تەرازووی ئینسانی ئیماندار لە ڕۆژی قیامەتدا لە ڕەوشت جوانی حسن الخلق گومانی تێدا نییە کە لە پاش تەوحید لە پاش ئیمان لە پاش شەهادەت أن لا إله إلا الله ئەو موحدەی ئەو ئینسانە ئیماندارەی کە خاوەن ڕەوشت و ئەخلاقی زۆر بەرز و جوانە ئەو طەبعە ئەو ڕەوشتە زۆر قورس دەبێت لەناو تەرازووی لە ڕۆژی قیامەتدا فرمودەیەکی تر بەڕێزانم پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت إن المؤمن ليدرك بحسن خلقه درجة الصائم القائم إنساني إيمان دار بروشت أخلاق جوانكي دقاتا بلو پاداشتی أو مسلماني أو إيمان داريك روجي سنة دقريت وشونيج دكات إيمان دارك بردوام خريكي شونيج روجي سنته لولا وإيمان دارك تر روشت أخلاقي برزترا خاون روشت أخلاقي زور جوانا دقات بلو بايو منزلو پاداشتی أو كسا كبردوام لسر روجي سنة وشونيش فرموديك تر پیغمبر صلى الله عليه وسلم برسياري لذكرت عن أكثر ما يدخل الناس الجنة تشتيك يعني زورترين هو كارا بوتشون بهشت دفرميت تقوى الله وحسن الخلق تقوى خوي پروردگار وروج جواني فرمودەی تر زۆرە ئەم فرمودانە بەڕێزانم گرنگی ڕەوشت و ئەخلاق جوانیمان بۆ دەردەکات ئاینی ئیسلامی پیرۆز پێغەمبەرمان صلى الله عليه وسلم چەند اهتیمام و گرنگیان داوە بە ڕەوشت جوانی بە ئەخلاق جوانی لەوە زیاتر پێغەمبەرمان صلى الله عليه وسلم لە فرمودەیەکدا دەفەرمێت إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من بو أون يردراوم كروشت أخلاق جوانا كان تواو بكم كروشت أخلاق جوانا كان تواو بكم
و گەورەترین ڕەوشت ئەخلاق جوانی ئەوەیە کە ئەدەبمان هەبێت لەگەڵ خوای پەروەردگار. ئەو کەسێک کە شەریک بۆ خوای پەروەردگار قەرار دەدات ئەوە کەسێکی بێ ئەدەبە بەرامبەر خوای پەروەردگار. گەورەترین ئەدەب و ئەخلاق و ڕەوشت جوانی ئەوەیە کە موحد بین لەگەڵ خوا، ئەدەبمان هەبێ لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەگەڵ قورئان. فرمودەیەکی زۆر مەزن و گەورەیە: إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. من بۆ ئەوە نێردراوم کە ڕەوشت و ئەخلاق جوانەکان تەواو بکەم. واتە پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ببێت بە رسول الله، کۆمەڵی ڕەوشت و ئەخلاقی جوان هەبوو لە ناو خەڵکیدا. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەو ڕەوشت و ئەخلاق جوانانەی تەواو کرد. زۆر جار دەبیستین لەو کەسانی کە معجبن بە غەربەوە، کاتێ باسی ئینسانی غەربیمان بۆ دەکەن، کاتێ باسی کەسانی بێباوەڕمان بۆ دەکەن لە وڵاتی بێباوەڕان، زۆر بە جوانی وەسفیان دەکەن، درۆ ناکەن، غەش ناکەن، فێڵ ناکەن. لە بەرامبەردا کاتێ باسی مجتەمەعی ئیسلامی دەکەن، مجتەمەعی مسلمانان دەکەن، خیانەت، غەش، فێڵکردن، درۆ، دواکەوت و تاکۆتایی گومانی تێدا نییە کەوا نییە، بەڵام چۆن وەڵامیان بدەینەوە. هەر صیفەتێکی ناشرین، هەر ڕەوشت و ئەخلاق و صیفەتێکی ناشرین کە لە ناو مجتەمەعی ئیسلامیدا هەبێت، ئەوە گومانی تێدا نییە کە پێچەوانەی شەرعە. خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهیان لێ کردووە، کەواتە ناتوانی بیدەیتە پاڵ ئیسلام. لە بەرامبەردا هەر صیفەتێکی جوان، هەر شتێکی جوان کە لە ناو ئەخلاقێکی جوان، ڕەوشتێکی جوان کە لە ناو وڵاتی بێباوڕاندا هەبێت، دەیبینی إنما هو من بقايا الأديان السماوية السابقة. لآين إسلامي بيروزوا لآين آسمانكاني بيشتر بويان ماوتوا. تەماشاکەن خوای پەروەردگار کاتێ باسی پێغەمبەرانمان بۆ دەکات، چیرۆکی پێغەمبەران لەگەڵ قەومەکانیاندا، لەگەڵ دەعوەی تەوحید، لەگەڵ یەکخواپەرستی ئەمر بە چاکە دەکەن، نەهی لە خراپە دەکەن، ئەمر بە هەموو شتێکی چاک دەکەن. هەر هەڵەیەک، هەر تاوانێک لە ناو قەومەکەدا هەبێت، بڵاو بێت، نەهی لێ دەکەن. تەنها یەک نمونە، پێغەمبەر شوعیب على نبينا وعليه الصلاة والسلام دفرميت: فقال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. تنها خواب پرستن، هیچ معبودێکی ترتان نییە بە حەق، هیچ پەرستراوێکی تر نییە بە حەق إلا الله، تەنها الله، ئەو خوای کە خەڵقی کردوون، دروستی کردوون. لەگەڵ ئەوەدا دەفەرمێت: ولا تنقصوا المكيال والميزان. ئاگاداری تەرازوو بن، ئاگاداری پێوانە بن، ئاگاداری کێشانە بن، زوڵم لە خەڵکی مەکەن، حەقی خۆیان بدەنێ. پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا چەند جار وەصفی دەکات بەوەی یەکێک لە ئەرکەکانی ويزكيهم، خەڵکی پاک دەکاتەوە، من العقائد الفاسدة والأخلاق السيئة. لو عقيدة وبير باورانيك بوتشلن هيتش بوتش فاسدن، ولا هر أخلاق هل روشتك ناشرين بيت ويزكيهم. باش رنگ بوتريت هەندێشتی چاکیان تێدایە کە ڕێکخراوەکان کەسانێک پێی هەڵدەستن، نەسیحەتیان دەکەن، ئامۆژگاریان دەکەن، فێریان دەکەن. باشە کێ هیدایەتی داون بۆ ئەو ڕەوشتە جوانە؟ الله یا شەیتان؟ خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا وەصفی شەیتانمان بۆ دەکات، دەفەرمێت: إنما يأمر بالسوء والفحشاء وأن تقولوا على الله ما لا تعلمون. شەیتان ئەمر بە چاکە ناکات. الله
الله هدايتي داون بوي أي أو كسي معجبي بغرب بمجتمعي غربي ئاگادار بە الشيطان فێڵی لێ کردووی و ئەی برای مسلمان خوشکی مسلمان ئەو کەسەی کە ئەهلی مزگەوتی ئەی ئەو کەسەی کە تەڵەبی علم دەکەی ئەی مامەستایان بانگخوازان ئەم فەرموودە مەزنە لەبیر مەکەن إنما بعثت لأتمم مكارم الأخلاق أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم إنه هو الغفور الرحيم. الحمد لله على إحسانه والشكر لله على توفيقه وامتنانه وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له إله الأولين والآخرين وخالق الخلق أجمعين وعلى آله اللهم صل على محمد وعلى آله وصحبه أجمعين وبعد. پیغمبرمان صلى الله عليه وسلم چون بقول فێری کردوین هانی داوین بۆ ڕەوشت جوانی خۆی عليه الصلاة والسلام خاوەن ڕەوشت و ئەخلاقێکی زۆر بەرز و مەزن و جوان بوو کەمالی هەبوو کەمالی بەشەری كان خلقه القرآن ڕەوشت و ئەخلاقی قورئان بوو. أنس رضاي خوای لێبێت دەفەرمێت 10 ساڵ خزمەتی پێغەمبەرم کرد صلى الله عليه وسلم والله ما قال لي أف قد پێی نەوتم ئوف پێی نەوتم ئەو شتت بۆ وا کرد بۆ وانات کرد. ئەوەندە بەسە خوای پەروەردگار شایەتی بۆ دەدات وإنك لعلى خلق عظيم بەڕاستی تۆ لەسەر ڕەوشت و ئەخلاقێکی زۆر بەرز و جوان و مەزنیت وإنك لعلى خلق عظيم. پەروەردگار من ئەمرمان پێ دەکات لقد كان لكم في رسول الله أسوة حسنة پیغمبر صلى الله عليه وسلم قدوة بۆ ئێوە بۆ ئیمانداران بۆ مسلمانان شوێنی کەون لە ڕەوشت و ئەخلاق بەرزەکانی لە تەعاملی لەگەڵ خەڵکی لەگەڵ الله. بەڕێزانم علەمای سەلەف ڕزای خوایان لێبێت ڕەحمەتی خوایان لێبێت هەر یەکە و بە عیبارەتێ تەفسیری حوسنی خولقمان بۆ دەکات ڕەوشت و ئەخلاق جوانی. ابن مبارك رحمتي خوای لێبێت دەفەرمێت هو بسط الوجه وبذل المعروف وكف الأذى. ڕەوشت و ئەخلاق جوانی ئەوەیە کە دەمچاوت ڕوود خۆش بێت لەگەڵ خەڵکی. الله ئەکبەر چه ڕەوشتێکی جوانە. هەندێ مسلمان دەبینیت یعنی بەردەوام عەبوس یعنی ئەوەی دەیبینێ سبحان الله بێ هیچ شتێک ڕقی لێ دەبێتەوە بۆ برا طبعێکی ناشرینە خوای پەروەردگار پێی ناخۆش. هو بسط الوجه وبذل المعروف وكف الأذى ڕوود خۆش بێ لەگەڵ مسلمانان وبذل المعروف ببەخشە پارە یارمەتی نەسیحەت ئامۆژگاری وكف الأذى ئەزێتی مسلمانان مەدە بە زمانت بەدەستت. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێت حسن الخلق ألا تغضب ولا تحقد. ڕەوشت جوانی ئەوەیە کە تووڕە نەبیت و ئینسانێکی حاقد نەبیت حەقت بەرامبەر برای مسلمانت هەڵگری لە شتێکی بچووک قەت لە یادت ناچێت 20 ساڵتر ئەو شتە دێتەوە هەر لە سینگتدایە ناوە ئەخلاقی مسلمان نییە. حسن الخلق ألا تغضب ولا تحقد. حسن الخلق بەڕێزانم ڕەوشت جوانی ئەوەیە کە ئەخلاقمان ئەخلاقی قورئان بێت. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی صفاتی ئیماندارانمان بۆ دەکات. قورئان پڕە لە باسی صفاتی ئیمانداران وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما تاكوتاي والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون لكاتي توربون دا لخلقي خوش دبن كاتي قرآن دخوينينوا باتا ما شاكين چي صفتك مان تيدانية لو صفتانا هولي بو بدين
مەڵێ عیبمان نییە، واللهی عیبمان زۆرە، عیبمان زۆرە. تەماشاکەن ئەو هەموو کێشە و مەشاکلەی ئەمڕۆ هەیە، یا تەرەفێک یا هەردوو تەرەف تەعامولێکی ئیسلامیانە لەگەڵ یەکتر ناکەن. کێشەی خێزانی بۆ نمونە، یا ئافرەتەکە مامەڵەی باش نییە لەگەڵ پیاوەکە، بە پێی پێویست و شەرع تەعامل لەگەڵ پیاوەکەی ناکات، یا پیاوەکە کەسێکی خراپە، زاڵمە، زوڵم دەکات، یا هەردوو لا کێشەکان حەل نابێت. کێشەی دەرەوە لەگەڵ خزم و کەس، دراوسێ، هاوڕێ، لەگەڵ کەسانی تر، هەمووی دەگەڕێتەوە بۆ خەلەل لە حوسن الخلق. بۆی برای بەڕێزم، زۆر جار بەهۆی طبعێکی خراپەوە، بەهۆی صیفەتێکی خراپەوە خەڵکی لێت بێزارن، خەڵکی لێت بێزارن، تووشی کێشەی دنیا دەبیت بەهۆی ئەو طبعەوە. کەسێکی تووڕیت، نوێژ دەکەیت، ڕۆژوو دەگریت، زیکری خوا دەکەیت، بەڵام ئەو طبعەت تێدا ماوە، کەسێکی تووڕیت، تووشی کێشەی دنیا دەبیت بەهۆی ئەو طبعەوە، دەبی گۆڕ. واللهی دەتوانی هەوڵی بۆ بدە، دام بە خۆت دابگرە، دوعا بکە، اللهم كما حسنت خلقي حسن خلقي. ئەی پەروەرگار، یا الله چۆن دیمەنی منت جوان کردووە، خەڵقی منت جوان کردووە، ئاو هاش ڕەوشت و ئەخلاقم جوان بکە. اللهم اهدنا لأحسن الأخلاق لا يهدي لأحسنها إلا أنت واصرف عنا سيئ الأخلاق لا يصرف عنا سيئها إلا أنت. بابەتەکە لەو زیاتر هەڵدەگرێت، بەڵام بەوە کۆتای پێدێنین. بەڕێزان، لە سبەینێکەوە خولێکی هاوینە دەکرێتەوە لە بنکەی بەهەشت لە 4 شەشەوە لە سبەینێوە تا 1 مانگینۆ، واتە 3 مانگ، نزیکەی 3 مانگ. مەسروفێکی زۆرمان دەکەوێتە سەر و هەر کەسێ بتوانێت هاوکاریمان بکات دەتوانێت سەردانی بنکەکە بکات. بە فەزلی خوای پەروەرگار فێرخوازێکی زۆر نزیکەی 800 تەڵەبە ناوی نووسیوە و زیاترش دەبێت. بۆیە پێویستمان بە هاوکاری بەڕێستانە، بە هاوکاری ئەو کەسانی کە ئەهلی فەضڵن. خوای پەروەرگار پاداشتی خێرتان داتەوە. بە تایبەتی پێویستمان بە دووشت دەبێت، ئاو لەگەڵ شەربەت. زۆرێک لە فێرخوازەکان منداڵن، بۆیە پێویستیان بەوەیە کە هان بدرێن، لە هەفتەیەکە 2 جار شەربەتیان بدرێت، ئاو هەبێت. پێویستمان بۆ دووشتە دەبێت. خوای پەروەرگار پاداشتی خێرتان بداتەوە. اللهم اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. اللهم ارحمنا فإنك بنا راحم ولا تعذبنا فأنت علينا قادر وارفق بنا فيما جرت به المقادير يا نعم المولى ويا نعم النصير. اللهم اشف مرضانا، اللهم اشف مرضانا، اللهم اشف مرضانا. خوايا شفاي نخوشكان من بدي، خوايا شفاي نخوشكان من بدي، خوايا شفاي نخوشكان من بدي، خوايا شفاي نخوشي مسلمانان بدي. هذا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وأقم الصلاة.